والله عزیزان دووبارە سڵای خواتان لێبێت لە تەوەریەکەما قسەیەکەین لەسەر گرنگی وتاری ئاینی لە ڕۆژانی هەینیە و گرنگترین ئەو بابەتانە کامانن کە پێویستە مامۆسایانی ئاینی بۆ خەڵکی باس بکەن بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا وریاز زەڵمیمان کردووە مامۆسای ئاینی و درێژە بە گفتوگۆکارمانە دەین لەگەڵ مامۆسایان زۆر بەخێر زۆر سپاس بۆم دەرفەتەیەوەش زۆر بەخێر مامۆسایان مامۆسامانەیە لەوە دەست پێ بکەین گرنگی ڕۆژی هەینی چییە بۆچی پێویستە مسلمانان لە ڕۆژی هەینیە لە ماڵەکانی خوا گەورەیە کۆ ببنەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه سرتا سپاسانەکەم بۆم دەرفەتە لێرەشەوە سڵاو و ڕێزم بۆ تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێن و جێگایەکن ئومێدم وایە ئینشاءالله لەم دەرفەتا بتوانین ئەوەندەی کە بەرنامەکەی ئێوە پرۆگرامیەوە و ئەو کاتەش دەرفەتمان بدا بتوانین سوودێک بە بینەران بگەین ئینشاءالله. بێگومان یەکێک لەو بۆنانەی کە موسڵمانان تیا کۆ بێتەوە ڕۆژی هەینیە. موسڵمانان کۆمەڵێک ڕۆژ و کات و بۆنەیان هەیە بۆ کۆبوونەوەی یەکێک لەوانە بۆ نمونە پێنج فەرزە. موسڵمانان هەموو پێنج فەرزەیەک لە مزگەوتا کۆبنەوە. حکمە چیە لەم کۆبوونەوە؟ پیامبەر صلی الله علیه و سلم هەموو فەردێک ئێڕوانی بە سەفەکانە سێری یەک بزانێ کێ هاتووە کێ نهاتووە کێ گرفتی هەیە کێ نەخۆشە لێ پرسیەوە. کۆبوونەوەی ترمان هەیە کۆبوونەوەی هەفتانەیە. حکمت لە فەرزبوونی وتاری هەینی هەفتانە کە موسڵمانان کۆبنەوە الجمعة حج المساكين وعيد المؤمنين. دیارە هەموو قەوم و گەل و نەتەوەیەک بۆ خۆی ڕۆژێکی تایبەتی هەیە. جوولەکان ڕۆژی شەمەیانەیە کردویانە بە بۆنە و کردویانە بە جەژن تیان کۆبنەوە ئەتڵێ و یەهود و نەساڕاش مەسیحیەکانیش یەکشەممەیان هەیە موسڵمانانیش ڕۆژی جمعەیان هەیە. یەکێک لە واتەکانی ئینسان نسیانە. نسیان یانی شت بیرچوون. حکمت لە جمعە وتاری جمعەوەیە کە ئەو خەڵتیبە ئەو وتاربێژە هەفتانە شتە باشەکان و بیری خەڵکیێنێتەوە وشیاریان نەکاتەوە و بەتایبەت ئێستش عەسری سورعەیە. حەدەس و ڕووداوەکان سەریعن خێران. گرنگە کە بزانی چۆن مامەڵە لەگەڵ ڕوودا و پێشهاتەکانی ڕۆژدا بکەیت. یەکێکتر لە بۆنەکانی ئێمە کە موسڵمانان تیا کۆبنەوە بۆنەیەکی ساڵانەیە. موسڵمانان لە هەموو جیهانەوە بە هەموو ڕەنگە جیاوازەکان بە هەموو زمانە جیاوازەکان لە مۆسیمی حەجە ڕووەکەنە کعبەی پیرۆست ڕووەکەنە مەکە و مەدینە بۆ بەجێهێنانی فەرزەی حەج کە ئەمەش ئەومان پێڵێکە ئەسڵ لە دینداری و موسڵمانەتیا یەکپارچەیی و یەکڕێزی و تۆکمەیی یەکڕێزی موسڵمانانە. ئەمانە هۆکارن بۆەوەی کە موسڵمانان ئاگان لە یەکتر بێ و پێکەوە بن کار و پیشیان پێکەوە بێ هەم ڕۆژانە لە مزگەوتە هەم هەفتانە و هەم ساڵانش. ئەمە حکمەتکرێتی مامۆستایانی وتار زۆر ئەدرێ لە هەینیە مزگەوتی زۆرمان هەیە سپاس بۆخوا بەڵام کە من ئەو مامۆستایانی کە بتوانن لەگەڵ تەوەرەکانی ڕۆژە خۆیان بگونجێن ئەو بابەتانی کە ئێستا باوە باسی بکەن لە هێنیدا ئەبێت تا چەندێک ئەم بابەتە گرنگ بێ کە ئێمە بابەتێ باسکەین کە وابەستە بێ بە ڕۆژەوە وابەستە بێ بۆ سەردەمەوە بۆ کاتەوە بۆی کە موسڵمان سوودێکی زیاتری لێ ببینێ. بێگومان ئێستا لەگەڵ ڕابردووە زۆر جیاوازە. خەڵک ئێستا خوێندەوارە خەڵک ئێستا تەماشای سۆشیال میدیا و تۆڕ کۆمەڵایەتیەکان کە مەسەلەن لە دنیای تەکنۆلۆژیای ئەمڕۆوە خەڵک زۆر لە ڕووی عیلم زانست و لە چاوکراوەیی زۆر جیاوازە لە ڕابردووە. لە ڕابردووە جاری وا هەبووە نامەیەک هاتووە بۆ لادەیەک یەک کەسیە بۆ بتوانێت بخوێنێتەوە. ئێستا خەتیبێک هەرچی سەرچاوەیە گەڕێ بە وتارێکی جمعە سەری گۆگڵ و تۆڕە کۆمەڵایەتیەکان و بابەتەکانی ڕۆژ و حەدەس و ڕۆداوەکان چی ڕوەدا بەڵام دوجار کە وتارەکەشە خوێنێتەوە گەنجێک دەڵێ مامۆستا وەڵا و حەدیسە پێم وایە زەعیفە سەنەدەکەی ئاوایە بەخوا مامۆستا بزانن تەفسیری ئەوایەتە ئەو تەفسیرەش هەڵەگرێ ئەمە لە ڕابردووەوە نەبووە. باش شتێکتان بگێڕمەوە بە بەراورد بە ئێستوە ڕابردوو. شێخی ئیسلام ڕەحمەتی خوای لێبێ گێڕنەوە لە سەردەمی دەوڵەتی عوسمانیە وەکو وەزیری دادوا بووە ئەگەڕا بەسەر قازیەکانە بەسەر یەکردنەوە یەکێک لەو قازیانەی کە بەسەری کردەوە قازی شاری بەسرە بوو کە خۆی لە بەغدا دانیشت و ئەشچووە ئەستەمبوڵ و هاتەوە بەغدا
کە سەردانی کرد چوو بۆوێ لە وەرزی زستانە بووکو ئێستا وەزیرە تۆ تەماشا بکە ئەورا وەزیرە وەزیری دادا لەوێ سەردانی کرد بینی لە ماڵەوە مەقەڵیەک خەڵوت دێنا و گەشت کردوێتەوە بۆ گەرمخۆ گەرمکردنەوە ئەویش فەرمووی النار فاكهة الشتاء بەڕاستی ئاگر وەکو میوە وایە بۆ زستان ئەویش وتی قوربان ئەم ئاەتە لە چه سوورەتێکایە زۆری پێ ناخۆش بوو وەزیرێک لەو ئاستا بێ و نەزانێت کە ئەمە ئاەت نییە زۆری پێ ناخۆش بوو خواردنیان دانا هیچی نەخوارد گەڕایەوە بۆ بەغا لە بەغدا هەندێک قازی دانیشت بوون ئەم بەسەراتەی گێڕایەوە کە چوو بۆ لای فڵان قازی و ئەمەی باسکردەوەی ژووتی وایەتە لە شوێنێکایە هیچێ لە قازیەکانی ئەوێش قازیەکەی بەغاوتی ئەی ئەوە نەخوێندەوارە نەیزانین کەەوە ئاەت نییە و حەدیسە ئەوە نەیتر بێتاقەت بوو نە ئاەتی شۆ نە حەدیسی جە قسەیەکە بەبستمەوەی جا ئەمە بەبراوردی کە بە ئێستا خەڵک ئێستا زۆر چاوکراوەیە خۆت زۆر ماندووەکەی بۆ بابەتێک بۆ وتارێک حەدەسی ڕۆژ زۆرن جاری وا هەیە بڕواتانە بێ ئەبێت دوانسییانیان دەمچکەی بێتەوە نافریان ناکەوی جاری واش هەیە خۆت زۆر مانووەکەی وتارێک دانێ بۆ جمعە لە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە حەدەسی دێتە پێشەوە یعنی گرنگە ئەسڵ لە وتارە وتار درێژ نابێ وتار درێژ بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە هەموو تەمەنی وتاریە بێجگە لە وتاری حەجی ماڵاوایی کە ئیترەوە کۆتا وتاری بۆ لە کێوی عارەفەکە 120,000 سەحابە لە خزمەتیا بوون بێجگە لەو وتاری کە وتاری درێژ بووە عولەما فەرمون هیچ وتارێکی پێغەمبەری خوا بە بەراوردی کاتی ئێستا نەگەیشتۆتە چارەکێک ئەسڵ وایە وتار کورت بێ نوێژەکە درێژتە بێ سێمە عەکسمان کردوێتەوە پێمان وایە گەر وتارەکەمان زۆر دوور و درێژ بێ و ڕەهەندی زۆر بگرێتەوە ئەوە نیشانەی سەرکەوتنە لە خێر ئەسڵ ئەوەیە من ئەوەشتان باس بکەم لە ساڵانی پێما بێ 2024 بەشداری خولێکم کرد لە ئوتێل شیراتون لە هەولێر ڕێکخراوێکی ئەمریکی کردی بووە سەبارەت بە گەیاندنی خیتابی خۆت زۆر مهمە ئینسان لە کورتترین کاتا خیتابی خۆی بگەێنێ بە بەرامبەرەکانی وتارەوەیە سەرەتای هەبێ ناوەڕۆکی هەبێ کۆتاییشی هەبێ لە ماوەیەکی کورتا بتوانانی ئەم سیانەدا کە ئێمە لەوێ سێ چوار شاشی گەورەدان درابوو سێ چوار کامێرە دوای تەوابوونی خولەکە وتیان ئێستا تەجروبەتانەکەنی بە وەکو ئەزمون کە فێربوون ئەبێت لە ماوەی دوو خولەکە وتارێک پێشکەشکەی سەرەتایی هەبێ ناوەڕۆکی هەبێ کۆتایی هەبێ نەشگاتە ئەو زەنگەکە لێدا لە دوو دەقیق تۆ کۆتایی بێ ئێمە گرنگە تۆ جاری وا هەیە لەوانەیە مامۆستایەک خەتیبێک نوێنەر بێ لە مؤتەمەرێکە بەڵێن تۆ 5 دقەت بۆ هەیە خۆ ناکرێ بڵێ وەڵام بەدە دقە جا گەرمە بم وەنیە لەبەرەوە ئینسان خەتیبەکان من لێرەوە داوایان لێکەمەوە بۆ خۆش بوو بۆ ئەوانیش هەمیشە خەڵکی کە دێ لە وتاردا نیشە ئێستا وەکو ئەوسانیە مامۆستای زانکۆی تایە دکتۆری تایە خەڵکی ئەکادیمی تایە خەڵکی مەسەلەن بەتوانا و شارەزا و چاوکراوی تایە لەبەرەوە بێ وتارێک بێ ئەو خەڵکە تێرکە مەرجش نییە وتارەکە دێ بێ کورت و پوخت بێ بەڵام بتوانی پەیامەکەت گەێنی زۆر باش مامۆستاکەواتە توانین بڵێن پێویستە مامۆستایان چۆن وتاری هێنی ئامادە بکەن یاخود ئەو مەرجانی کە پێویستە و لە وتاری هێنی هەبێ مامۆستایان ڕەچاوی بکەن کامە وتاری هێنی طبعا کۆمەڵێک ڕوکنی هەیە شکر و سپاسی خوای تیابێ سپاسی خوای گەورە سەرەتا سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها دوعا بۆ مسلمانان و هەروەها وەسیەتکردن بە تەقوا و هەروەها ئاەتی تیابێ باشترین وتارە وتارەیە کە ئاەتی تیابێ و فەرمایشتی پێغەمبەری تیابێ قەولی سەحابەی تیابێ و چیرۆک و بەسەلاتیش بۆ قەناعەت پێکردنی بەرامبەر ئاسانە ئێستا وتار دانان و ئامادەکردن وەکو جاران نییە قورس بێ زۆر ئاسانە ئێستا هەر کلیکێ بکە لەگەڵ گڵا هەر بابەتێک بنووسە بەدەیان مەستەرێتە بەرچاوت و بەردەست و اینجا ئێستا ماشەڵڵا کتێبیش زۆر زۆرە کۆسانیە ئەوسا جاری وا هەبووە مامۆستایەک پێویستی بە کتێب بێ وایە بڕۆشتای بەلای مامۆستایەکی تر لەوێ بیخستە حاشیە بووکو حاشیە بە خۆی بینوسیە بەهاتات بەڵام ئێستا هەم کتێب زۆرە هەموو هەم ناحی خوێندن و زانست و زانیاریش زۆر بووە و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەش بەڕاستی تۆ هەر شتێک بتەوێت لەوێ پەخشە بە بڵاوە بێتەوە کلێ لەوانەوە
بیکەیتە بەشێک لەسەر چاوی دانانی وتارەکە. باش مامۆستا مادەم کاتی مۆندیالە و گەنجان و هاوڵاتیان هەمووی پێویست سەرقاڵن لە وتارەکە شایباست لە مۆندیال کرد کە ئێستا شتێکی باو خەڵک گرنگی پێ ئەدا. گەر باسێک لەوە بکەین چۆن باست لەوە کرد لە وتارەکەدا و ئایا ئێمە دەتوانین چ فکرێک لێ مۆندیال وەرگین هەر لەوانە قەتەر ئەمساڵ گرنگی بە ئاین و شوناس و کللتوری خۆیە کە ئەمە ئێمەش دەکرێت وەکو دەوڵەتانی تر سوودی لێ وەربگرین. طبعا من وتاری ئەمە هەینێم تایبەت کرد بە وڵاتی قەتەر و بەراورد بە خۆشمان وکو کورد ئەوە جا وتارەکە طبعا ئەوە مەقطعێکی تێگەنا وتارەکە فراوانترە. طبعا ئێمە لە خۆمان بپرسین کوردی ئێمە بە هەر چوار پارچەکەیەوە نزیکەی 30 ملیۆن کەسە هەتا ئێستا کیانێکی سەر بە خۆمان هەتا ئێستا دەوڵەت نین بەڵام قەتەر نیو سەدەیە دەوڵەتە. ئەو کاتە کە دەوڵەت کراوەتە دەوڵەت لە ساڵی 1970 نەگەیشتوتە 500,000 کەس بەڕەسمیدانی پیانراوە و کراوەتە دەوڵەت بەڵام ئێستا گەیشتوتە ئەو ئاستا پێشکەوتنی بەخۆیە بینیوە حەزارەت و پێشکەوتنی بەخۆیە بینیوە کە توانێتی لەو 500,000 کەسەوە کە وێنەکانی ئەو کاتە تەماشا بکە ینی وەکو شارۆچکەیەتە بەرچاو زۆر سادەیە هیچیشیان نەبووە داهاتی بوو بازرگانیشیان لەسەر بەحر بووە لەسەر ماسی و شێوەکانی ماچی بەڵام دواتر نەوتیان دۆزیوەتەوە. ئێستا ئەو قەتەرە گەیشتوتە ئەوەی ئەم مۆندیالە کە بەڕاستی حەدەسێکی گەورەیە لە جیهانە جامی جیهانی حەدەسێکی گەورەیە 4 ساڵ جارە دووبارە ئەبێتەوە. مەسەلەن ساڵانی ڕابردوو لە ڕابردووە بێرمان لە ئەڵمانیا بووە لە وڵاتە گەورەکانە بووە. ئێستا قەتەرێک بۆ بچووکیە بتوانێت مەسەلەن کە ئێستاش کە 2022 سەرژمێری قەتەر ناگاتە 3 ملیۆن ئێستاشی لەگەڵا بێ 2,185,000 شتێک ئەلە بابەتەیە. ئێستا چۆن توانیوێتی ئەو پێشکەوتنە بەخۆی ببینێ ئەم جامی جیهانی بێنێتە وڵاتەکەی 4 ساحی بەناوبانگی گەورەی هەیە لە وڵاتەکەی خۆیان لە یاریەکان من بۆ خۆشم متابعی زۆرێک لە یاریەکانەکان متابعیانەکەم بۆ ناوی زۆرێک لە یاریزانەکانیشم لەبەرە گرنگە ینی خۆ ئینسان وەرزش بەشێکە لە ژیان ئینسان بە تایبەتی تر هی وایە لەوانەیە حەز و خولیایی بۆی نەبێ بەس من بۆ خۆم بە تایبەت هەندێک یاری بە تایبەت دیانەکان ئەگەر ڕیاڵ و بەرشەبێ و هەردووری کام لای وەڵام من زیاتر حەزم لە بەرشەیە هەرچەندە میسیشی تیانەمەوە بەڵام هەر زیاتر متابعەوە بکەم. جامی جیهانی قەتەر بەڕاستی هەنگاوێکی گەورەیە. من لە وتارەکە شاوتم ڕاستە قەتەر لە یەکەم یاریە لەگەڵ ئیکوادۆرە دۆڕا بەڵام براوەی سەرەکی جامی جیهانی قەتەرە بۆ کۆمەڵێک بنەمای هێناوە یعنی پابند بە شەریعەتەوە پابند بە بنەما ڕەسەنەکانی ئیسلامەوە ینی هاتووە بە هەرچی زمان هەیە ینی ئەم وڵاتانە قێن هەریەکە و ڕەنیەکە و هەریەکە و زمانەکە هاتووە کۆمەڵێک بنەمای سەرەکی بە ڕەنگە جیاوازەکان بە زمانە جیاوازەکان چاپ کردووە لەوێ یا بە خەڵک ینی لە یەکەم لەحظەی پێش دەستپێکی مۆندیالەکە جامی جیهانی 580 کوڕ و کچ پێکەوە مسلمان بوون ئێوە گەورەتری هەنگاوە ناوێتی مەرجێ هەر بە وتار خەڵک مسلمان بێت جاری وایە بە هەنگاوێتی یاوە ئەو وەردشی شەو مەسەن ڕۆژانە لەم ڕۆژانە بەرچاوم کرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خێزانێکی بەرازیلی بە هەمویان پێکەوە ئیعلانی مسلمانەتی خۆیانیان کرد چەندین بانکوازیشان بەدەیان مەسەن ئەو زایرنایی کە قەدەغەیە لە وڵاتانە وتار بدە لەوێ خەڵگاتۆ گوێلێگرێ بە ئیجباری خەڵک یەک دانیشتو وتارەدا و وتارەکەشی کاریگەری لەسەر خەڵک هەبوو بۆیە بەڕاستی جامی جیهانی حەدەسی ئەمساڵی جیاوازتر بوو لە ساڵانی تر چونکە مەسەلەن تۆ تەماشا کە وڵاتێکی زلێزی وەکو ئەڵمانیا کاتێک کە دەیەوێت تیارەکەی فڕۆکەی بێت لە وڵاتی قەتەرا بنیشێتەوە لەبەرەوە ئاڵای هاوڕەگەزبازانی هەڵگرتووە قەتەر ڕێگە نادا بنیشێتەوە و بەوە نیە 3 ملیۆنە ئەو وڵاتێکی گەورەیە ئەمە ڕێساوی یاسای خۆی هەیە لەبەرەوە بڕیاری داوە نەما دەکەحولیەکان بەکاربێن نە ئەوەی کە ئەوان دیعایی بۆکەن کە خۆشبەختانە ئێستا لە فەڕەنسا پەرلەمانەکەی ئەوەی ڕەت کردەوە کە رووسیا ئەویان سڕیەوە کە ئەوە جێگای خۆشحاڵیە و ئەمەی کە قەتەر هەنگاوی بۆ ناوە جێگای خۆشحاڵی بۆ هەموو مسلمانان و هەنگاوێکی باشی ناوە و توانیوێتی کۆمەڵێک ئاداب و ڕەوشی جوان پیادە بکات لە ناو خەڵکە حتمما بمانەوە نمانەوە کەم و کوڕشی هەیە مەلاحەز و سەرنجیشمان لەسەر کۆمەڵە کشتیان هەیە بەڵام بەگشتی بە عموم هێنانی جامی جیهانی بۆ قەتەر هەنگاوێکی باش بوو
و منیش بۆیە بەگرن مزانین لە وتاری شە باسم کرد و گرنگیشە خەتیبەکان لەگەڵ حەدەث و ڕووداوەکانی ڕۆژە بوو. ئێستا مەسەلەن ئەوە خەریک هێشتا جومعە هاتووە 2 ڕۆژە جومعە ڕۆژتووە شتی تازەترمان هەیە. مەسەلەن ئەو یاسایی کە با بڵێن یاسای خانشینین کە دادگای فیدراڵی عێراق بڕیای لەسەر داوە ئەو شتێکی تازەیە بەنسبەت ئێمە وەکو خانەنشینەکان کە ئێمە 200 و ئەوەندە هزار خانشینمان لە کوردستان هەیە هەمووی معاشەکە لە دۆری 200,000 وانایە بەزە ئەو کە بڕیاریاوە بێتە 400 کەمتر نەبێ ئەوە حەدەسە حەقە باز بکرێت. مەسەلەن ئەوەی کە ڕێکخراوێکی ئەمریکیم $1 ملیۆن دەدا بۆ ئەوەی کە یاسای ئەو یاسایی کە خۆیان بە جێندەر و چیچی ئەوانە لە زانگۆکانە برەو پێ بدەن ئەمە حەدەسن حەقن ناکرێ ئێمە هەر باسی غەیبەت و درۆ و بوختان و ئەوانە ئەمانە بەجێی خۆی حەقە هەمانەش وەکو خۆی باز بکرێن بەڵام حەدەث و ڕووداوەکانیش بقۆزرێتەوە لە کاتی خۆیان باز بکرێت بە زیندوێتی بدرێتە خەڵک. زۆر باش مامۆستا. ئێمە ساڵانی پێشوو ئەومان بینی کە وزارەتی ئەوقاف لە ڕێگە بەڕێوەبەرایەتیەکانە خۆی بابەتی وتاری هێنی دیاریەکە بۆ مامۆسایان. ئێوە تا چەندێک ئەمە بە تەندروست دەزانن و ئایا دەستی مامۆسایانی نەگرتووە لە دیاریکردنی بابەتەکانی وتاری هێنی؟ وەڵی ئەوە پێم وابێ زۆر سەری نەگرتووە ئێستاش هەر هەیەە بەڵام ناکرێتەوە لە زاخۆوە هەتایەتە کوفری و هەتایەتە هەورامان و هەموو شوێنەکان پابندی بێ بەیەک شێوە وتارەوە. لەوانەیە لێرە ئێمە لە سلێمانی وا بخوازێ جۆرێک لە وتار تەقدیم بکەین و لەوانەیە لە شوێنێکی تر بە شێوازێکی تر بێ چونکە بەڕاستی هەم خەڵکەکان جیاوازن هەم عەقڵێتەکان جیاوازن هەم حەدەث و ڕووداوەکانیش بۆ نمونە لەم هەفتەی پێشووە حەدەثێکی گەورە لە شاری سلێمانیان ڕوویدا ئەو ماڵی کە مەسەلەن ئەو غازە تەقیە و ئەو 500 کەسی تیا وەفاتیان کرد ئێمە مەسەلەن باسی لافاو بکەم کە لە شوێنی لافاو زۆر جیاوازە وانە لەبەرەوە حەدەثەکان بە پێی ڕۆژ بە پێی کات بە پێی زروف بە پێی شوێن بە پێی شارەکان ئەگۆڕێن. ڕاستە ئەوقاف بەرنامەیەکی وای هەیە و وتاریشان هەیە و بەردەوامیش هەردایە بەزێنن هەیەە خۆ هەندێک لە وتارەکان ینی شتی باشیان تایە بەڵام ناکرێت تەعمیم بکرێت بۆ هەموو شوێنێک. زۆر باش مامۆستا بە لەم 2 دقەی ماومانە کۆتا پەیامی خۆت هەم بە هاوڵاتیان هەم بە مامۆستایانی ئاینی کە ئێمە جومعەکان بخۆزینەوە ئەو مەراسیمە ئاینیە گرنگانی کە ئاینی ئیسلام دایناوە بۆ پێگەیاندنی خۆمان بۆ باشترکردنمان بۆ وەرگرتنی ئامۆژگاری گەر ئەوە ڕوونکەیتەوە کۆتا پەیام. وەڵام من پێشەوە بچمە سەر کۆتا پەیامەگەر یەک لەحظە مجال لە شتێک بیگەڕمەوە بەلام شتێکی هەم لەتیفەیە کە شتێکی خۆشە. محوی شاعر ڕەحمەتی خوای لەبێ کاتێکە لە سلێمانی بۆ وەختی خۆی دوای وەفاتی باوکی 15 ساڵ لە خانەقای محوی بەناوبانگە لە سلێمانیە خزمەتی کردووە لە ساڵی 1883 ئەچێ بۆ مۆسیمی مەراسیمی حەج جێبەجێ بکا گڕێتەوە ڕوا بۆ ئەستەمبوڵ قەدەرن کە ئەچێ بۆ ئەوێ جومعایەتە پێشەوە ئەچێ بۆ وتاری جومعە لە وتار لە مزگەوت دانیشێ خەتیبەکە دێ سیحەت و تەندروستی باش نابێ ئەڵێ تەندروستیم باش نی باەکێ زۆر مامۆسایانە وتار بدە تاڵم کۆمەڵک مامۆسای تیاابێ کەسیان ناڕوە سڵتان عەبدولحەمیدی تیا بووە کە بەناوبانگە خەڵکی زۆر با بڵێن باریز و گەورەی تیا بووە مەحوی شاعر هەڵەسێتەوە ڕوا وتارەدا وتارێکی کورت و پۆخت وتارێکی جومعە هەمویان پێی سەرسامە بن ئەمە کێیە نایناسن دوای پرسیارەکەن دەی سڵتان عەبدولحەمید بانگیەکە و داوەتێکا بۆ خوانی ئێوارە و تەکلیفی شیرەکە لێرە بمێنەرەوە چ مزگەوتێک دەوێت دێنێ ئەڵێ ناوەڵام منەوە لە فڵان شوێناتم لێ و فڵان کەسم و چی ئەمانە طبعا لەسەر داوای ئەو خانەقا ئێرەشی بۆ نۆژە نەکاتەوە باسم لە چییە لە گرنگی وتارەکەیەوە گرنگە من پەیامم لێرەوە بۆ خەتیبەکان بۆ وتار بێژە بەڕێزەکان دیارە وتاربێژی زۆر ناڕەحەتە هەروە ئاسان نییە نازانم هەموو کەس وەکو من بیری لێ بکاتەوە قورسە بەرپرسیارەتێکە کۆتاییە بەڵێ من چونکە کە جومعە تەواوە بێ ئینجا خەمی جومعی داهاتوومە ناکرێت تۆ خۆتی لێ بخوێنی هەتا ڕۆژی پێنجشەممە بە پەلە پرۆزە بگەڕێ بە کتێبێکە بابەتی پێێنی لەوانەیە حەقی خۆی نەدەیتێ بۆیە من پەیامم بۆ وتاربێژەکانەوەیە یەکەم با وتارەکانیان کورت بێ ماشەڵڵا تەلەڤیزیۆنەکەیتەوە وتارە ڕادیۆکەیتەوە وتارە سەیری سوۆسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیان کە بەردەوام ڤیدیۆی کورتە وتار و وتاری زۆر زۆرە لەبەرەوە ئەسڵ ئەوەیە وتارەکە کورت و پوخت و مطابق بێ لەگەڵ حەدەث و ڕووداوەکانی ڕۆژە
و بە شێوازێکی زیندوی پێشکەشی پێ بۆی خەڵکی تامەزرۆ بێ بگاتەوە بە جمعی داهاتوو نەک بڵێ ئەو خێوەڵاتەوە نەجاتە لەم جمعەیە لەبەرەوە من پێیان وایە یەکەم وتار کورد بێ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دووەم هەتا ئەتوانن بیبەستنەوە بە حەدەس و ڕووداوەکانی ڕۆژەوە و بە شێوازێکی ئەکادمی و بە شێوازێکی جوان و بە زمانێکی پاراوی کوردی ڕەسەن پێشکەش بکرێ بەوەی بەرامبەرەکان بتوان باشترین شێوە وەریگرن. جوانە دەستەکان خۆش بێخوا بەڕێز مامۆستا زەرمونی ئەم تەوەرە لەگەڵمانەوەی خۆی گەر سەرفرازێکا زۆر سپاس بۆ ئامادەبوونی. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. دەستی دەست خۆش بێ مامۆستاگیان.